بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على الرسول الأمين وعلى آله وأصحابه وتابعيه أجمعين. جەماوەری بە شەرەفی کوردستان، ئیسلام خوازانی مەزلوم و مەحرومی کوردستان، خوشکانی بەڕێز و برایانی ئازیز، گەنجانی دڵسۆز و دڵگەرمی ڕابوونی ئیسلامی، خانەوادەی سەربەرزی شەهیدان، ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه. تەنها چەند سەعاتێکی کەمی ماوە بۆ ڕۆشتنە سەر سندوقەکانی دەنگدان. چەند سەعاتێکی تر بڕیار تەنها و تەنها لە دەستی ئێوەدایە. ئێوەی ناڕازی لە فەسادی ئەخلاقی، ناڕازی لە کارگێڕی سەقەت، ناڕازی لە شکستی دارایی و ئابووری، ئێوەی ماندوو بێزار لە دزی و تاڵانی و فەرهوود، بە دەنگەکانتان ئەتوانن گۆڕانکاری گەورە بخەنەڕێ، ئەتوانن پێگە و ئاستی هێزەکان بگۆڕن، بە شێوەیەکی ئاشتیانە ئەتوانن گۆڕانکاری گەورە بکەن. چەند سەعاتێکی تر هیچ دەنگێک لە دەنگی ئێوەی هاوڵاتی بەرزتر نابێت. هاوڵاتی بەڕێز، هاونیشتیمانیانی دەڤەرەکانی بادینان و هەولێر و سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین، هەڵەبجەی شەهید و هەورامانات، ئەی خەڵکە بێنازەکەی کەرکووکی بریندار، خەڵکە خۆشەویستەکەی کوردستانیانی دەرەوەی هەرێم، بە هیممەت و ئیرادە و توانای گۆڕانکاریەوە بچنە سەر سندوقەکان و قسەی کۆتایی خۆتان بکەن، بە دەنگی خۆتان ئایندەی خۆتان و نەوەکانتان دیاری بکەن. جەماوەری ئیسلام خوازی کوردستان، شەیداکانی نەهجی ئیسلاح و چاکسازی ڕیشەیی، بە شانازیەوە لەم ساتە کۆتاییانەی هەڵمەتی هەڵبژاردندا دەتوانین دووبارەی بکەینەوە و ڕووتان تێبکەین و بڵێین تاکە لیستێک کە شایانی متمانەی ئێوە بێ و لیستی یەکڕیزی و ڕابوونی ئیسلامی و لیستی عەدالەتی کۆمەڵایەتی و لیستی ئاشتەوایی نیشتیمانی بێ، لیستی یەکپارچەیی و سەراسەری کوردستان بێ، لیستی پاکەکان و ڕابردوو پاکەکان بێ، لیست 175. بەڵێ بە شانازیەوە ڕیزەکانمان، سەرکردەکانمان، کاندیدەکانمان، کادیرەکانمان دزێکی تیان نییە، بندیوارێکی تیان نییە، خانە نشینی نایاسایی تیان نییە، خیانەتکار و نیشتیمان فرۆشی تیان نییە. ئێمە ئیسلامی بەردە نوێژێکی کوردستان ناگۆڕینەوە بە قەسری قەیسەر. ئێمە قەدری نیشتیمان ئەزانین و خەباتی فیداکارانە بۆ پاراستن و سەرخستنی یەکەین. ئێمە خۆشەویستی گەل و نیشتیمان و خزمەتکردنی هاوڵاتی بە عیبادەت ئەزانین. ئێمە لە بەغدا شەڕی شۆڤێنیەکان و ئەنسوریەکان و تائیفیەکانەکەین و پارێزگاری و بەرگری نەتەوە و ئاینی میلەتەکەمانەکەین. لێرەش لە هەرێم شەڕی گەندەڵی و قۆرخکاری و نەعەدالەتیەکەین. خوازیاری هەرێمێکی دەستوری و ئەزموونێکی بێخەوش و غەللین. هاوڵاتیانی خۆشەویست، زۆرن ئەوانەی ساڵانێکی زۆرە مافتان پێشێلەکەن و دەسەڵات و سەروەت و سامانی ئەم نیشتیمانە دەوڵەمەندەیان بۆ خۆیان قۆڕک کردووە. ئێستاش هێشتا لێتان ناومێد نەبوون و دەیانەوێت دەنگتان ببەن و ئەیانەوێت بەردەوامیان بکەن. چه ئەوانەی 27 ساڵە بێبوچان باڵادەستن و وڵاتیان بەم قات و قڕی و شکستە گەیاندووە، چه ئەوانەش کە ساڵانێکی کەمتر لەوە شەریک و هاوکاری دەسەڵات بوون و هێشتا حەق و حسابیان ڕوون نییە و ئەستۆپاکیان دیار نییە. ئەمانە هەموو نابێت جارێکی تر هاوڵاتی هۆشیاری کوردستان بخەڵەتێنن. نابێ بە دروشمی بێناوەرۆک و مستاقیەت دەستخەڕۆ ببن، چونکە چاکسازی و پاکسازی بە کەسی چاک و پاکەکرێ، وەکالەت و نوێنەرایەتی بە کەسی ساغ و دڵسۆز و بوێرەکرێ. ئیسلام خوازانی خۆشەویست، گەنجانی پڕحەماسەت، ئەم یەکڕیزی و کاری هاوبەشەی دوو مەدرسەی دوو هێزە ئیسلامیەکەی کوردستان، بانگەواز و جیهاد، بزوتنەوەی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی، پاش دیراسە و ڕەنجێکی زۆر لەدایک بووە. ڕووداوێکی مێژوویی گرنگە
سەرەتایە بوو هەنگاوێکی تر لە فراوانکردنی پرۆسەکە بەرەوبەرەیەکی ئیسلامی نیشتیمانی کە وەڵامگۆی تەواوی داخوازی و پێداویستیەکانی کۆمەلگای کوردستانی بێ. بێگومان ئەم پرۆژە استراتیژیەی ئێمە بێ ناحەز و نەیار نابێت. بەڵام چێن ئەوانە ناحەزن یا بێگانەیەکی دوشمن بە ئاین و مێژوو و سەروەری و سربەخۆیی ئەم گەلەیە، یا کەسانێکن لە ناوخۆ بەڵام هاوکاری ئەو بێگانانن و لەبەر ناحاڵیبوونیان نەناسینیان بۆ ئیسلام یا لەبەر ناسین و دژایەتی پشتگیری ئەو ناحەزیە ئەکەن و ئەترسن پێگەی خۆیان لە ناو کۆمەلگا لە دەست بن. بەڵام ئێمە هەموو لایە دڵنیاکەینەوە کە ئێمە چرا هەڵگرین، ئێمە لە شەڕدانین لەگەڵ خەڵکی خۆمان. بەڵام پێمان سەیرە کە هاوڵاتی ئەم نیشتیمانە دەستێکەڵ بکا لەگەڵ خەڵکانی دوشمن و ناحەزی میلەت بە وەکالەت شەڕی ئێمە و پرۆژەی ڕەسەنی ئێمە بکە، تۆمەت ببەخشێتەوە، پیلان بگێڕێ، گەلە کۆمە بکە لەسەر ئەم پرۆژە ئینسان دۆست و ئیسلام خواز و ئاشتی خوازە. بەڵام ئێمە بێباکین و گوێمان لە پیلان و پلانی ناحەزان نییە. بەڕێزان، ئەم وڵات و نیشتیمانە مڵکی هیچ کەس و لایەن و خێزان و هۆزێک نییە، مڵکی هەموو کوردستانیانە، بەشی هەمومانی پێوەیە. با بە ڕێگەی یاسایی و دیموکراسی هەموو لایەکمان بۆ دابینکردنی بەشی خۆمان و دەستخستنی پێگە و سەنگی خۆمان ئازاد بین. بەم ئاڵ و گۆڕ و دەستا و دەستکردنە دەتوانرێت دڵسۆز و خەمخۆر و شارەزاکان ڕۆڵ و ئەرکی خۆیان دەست بکەوێ. ئەم کارەش تەنها بە هەڵبژاردن نەکرێ، تەنها بە دەنگە دلێر و ئازاکانی ئێوە ئەو شۆڕشە سپیە بەڕێ دەخرێ. ئەگەر ڕکابەرەکانی ئەم لیستە زێڕی زۆر و تەزویر شک ببەن، ئێمە پشتیوانی خوای متعال و هیممەتی بڵندی ئێوە شکە بین. ئێمە خاوەنی ڕابردووی پەرێزپاکی و دڵسۆزی و ئاشتی خوازین. ئێمە لە ئەگەری دەستکەوتنی متمانەی گەلەکەماندا تۆڵەسێن و عوقدەیی و پشێویچی و چاو لە دەستی بێگانە نین. ئێمە نمونەی جوانمان لە ماوەی ساڵەکانی ڕابردووە پێشکەش کردووە لەو شوێن و لەو سنوورەکەمەی کە پێمان سپێرراوە لە پێگە و لە ئەرک. ئێمە کە خۆمان بەشێک نین لە گەندەڵی، بەشێک نین لە دزی و فەرهود و تاڵانی ماڵی گشتی، زۆر چاگەتوانین چاکسازی و پاکسازی بکەین، هاوڕێ لەگەڵ گشت چاکسازانی ناو کۆمەلگا، چ لە ناو حیزب و لایەنەکان، چ لە دەرەوە لە نوخبەی سیاسی و ڕۆشنفکری سەرڕاست. ئەتوانین پرۆسەیەکی عەمەلی دژە گەندەڵی بەڕێ بخەین. تەنها ئێمەین کە حەق و حسابی ئەو 27 ساڵەمان لە ئەستوا نییە. ئێمەین بە ئاسانی وەڵامی من ئەینە لەکە هازا ئەدەینەوە. ئێمە ئیسلامی بە حکمی پەروەردەی فکری و ئەخلاقی خۆمان جگە لە ترسی خوا ترسی هیچمان لە دڵان نییە. هەموو مەبەستێکمان ڕازیکردنی خوایە، نەک ڕازیکردنی کەس، ئەویش بە خزمەتکردنی بێدرێغ و دڵسۆزانەی گەل و نیشتیمانەکەمان. هاوڵاتیانی ئازیز، پاش چەند سەعاتێکی تر دەچنە سەر سندووقی هەڵبژاردن. وجدان و زەمیری خۆتان ئاسوودە بکەن، دەنگ بە خەڵکە پاک و بەتوانە و بوێرەکان بن، دەنگ بە کاندیدە دڵسۆز و دلێر و ڕابرد و پاکەکان بن، دەنگ بە لیستە خاوەن پرۆژە و ڕابرد و پاکەکان بن. با 12/5 بکەینە ڕۆژی سەرخستنی پرۆژەی ئیسلامی کوردستان، پرۆژەی میانڕەوی و عەدالەتخوازی، سەرخستنی لیستی دڵسۆز و بوێر و دەست بە دەستنوێژەکانی کوردستان. با بیکەینە ڕۆژی سزادانی پیسخۆر و گەندەڵکارەکان، هەموو ئەوانەی کە لە کۆن و تازە شەریک و هاو ئاوازی گەندەڵکار بوون. با 12/5 بکەینە ڕۆژی ناردنی خەڵکێک کە نیشتیمان نافرۆشێ، بیری لای ڕەزامەندی خوا و خزمەتی دۆزی ڕەوای گەلەکەیەتی، خەمی نەهامەتەکانی هەرێمەکەی هەڵگرتووە، مافە دەستووریەکانی گەلەکەی دەچەسپێنێ. پشتیوانانی
لیستی 175 بەڕوحێکی ئاسوودەوە بە هیوای سەرکەوتنێکی نەوعیەوە بەرەو بنکەکانی دەنگدان بەسەر بەرزانە بڕۆن. دڵخۆش بن کە هەنگاوی یەکەمی سەرکەوتنتان بردەوە کە ئەویش بریتی بوو لەو برایی و شەکاوەیەی ئاڵای هەردوو هێز دوو دەستە سپیەکە و لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله کە بووە هەنگاوی یەکەم لە سەرخستنی پرۆژەکە، پرۆژەی ڕێخستنەوەی ناوماڵی ئیسلامیەکان. بۆ هەنگاوی دووەمیش کە ڕۆژی 12 پێنجە بە ئیزنی خوا ئاهەنگی سەرکەوتن ئەگێڕین، سوژدەی شکرە بین بۆ خوای پەروەردگارمان. والله غالب على أمره ولكن أكثر الناس لا يعلمون. صدق الله العظيم. والسلام عليكم ورحمة الله.